سێمین زنجیرە کتێبەکانی سایکۆلۆژیا کە بێگومان کتێبێکی گرنگە و ناوڕۆکی گرنگی هەیە. ئەمە سێمین کتێبە کە لەسەر سایکۆلۆژیا لەلایەن زۆر بەڕێز کاک دیاری سابیر کە بەڕێزان توێژەری زانستین بڵاوکرێتەوە. دیارە ئەمە زنجیرە کتێبن کە گفتوگۆ و قسە و باسە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ و بەتایبەتیش زانستی سایکۆلۆژیا. بەڕێز دیاری سابیر لە ستودیۆ کورسات مەگەزینە و گفتوگۆکەم لەسەر کتێبەکە لەگەڵ بەڕێزیانە کاک دیاری سڵاو لێ بێم کات باش بێ زۆر بەخێر زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر بە بینەرانمان بڵین زانستی سایکۆلۆژیا خۆی چییە و تایبەتمەندێکی چییە بۆ مرۆڤ یا بڵم چ گرنگێکی لە ژیانی مرۆڤە؟ دیارە کێماڵین سایکۆلۆژیا یان زانستی دەروونزانی ئەتوانین بڵین لە پێناسەیەکی زۆر کورتە ئەتوانین بڵێن و زانستەیەکە لێکۆڵینەوە لەلایەنی ڕەفتاری و معریفی مرۆڤەکە ئەتوانێت لایەنی عەقڵی و لەلایەنی ڕەفتاری مرۆڤەکەمە پێناسەیەکی سادەی تەقلیدیە وە زانستی دەروونزانی. ئەو لقەی لە دەروونزانیە دیارە چەند لقەیەکی جیاوازمان هەیە. ئێمە کاری لەسەرەکەین بریتە لە دەروونزانی کلینیکی کە کاری سەرەکی ئەم لقەیان سەرنجی سەرەکی ئەم لقەی دەروونزانی لەسەر هەڵسەنگاندن و چارەسەری نەخۆشیە دەرونیەکانە بەبێ بەکارهێنانی دەرمان واتە لە ڕێگەی چارەسەرکردنی دەرونیەوە. چارەسەرەکان چۆن کاک دیاری بۆ نمونە گفتوگۆکردن و قسەکردنە لەگەڵ نەخۆشەکە یاخۆ دواندنە چۆنە ئەو چارەسەرانە؟ دیارم چارەسەرە پرۆسەیەکە کە لە چەند جەلسەیەکی دیاریکرا و پێک دێت و لەم جەلسانەیە گفتوگۆی تایە پرسیارکردنی تایە قسەکردنی تایە. ئەمە کە بەشی کۆکردنەوەی زانیاری و مێژووی کەسەکەیە پێشەوەی تۆ چارەسەری شتێک پێ بێ سەرەتا لێ تێبگەیت. دوای تێگەشتن و کۆکردنەوەی زانیاری و هەڵسەنگاندن کە هەڵسەنگان بۆ ئەستی نەخۆشی کەسەکەکەی ئاستێکی مامناوەندە توندە لە کوێدایە. دوای ئەمە کە پرۆسی چارەسەری دەست پێکا کە کۆمەڵێک تەکنیکی زانستی بەکارهێنرێ بۆ ئیشکردن لەسەر لایەنی معریفی کەسەکە بێ لەسەر لایەنی هەڵچوونەکانی بێ یەخود لەسەر لایەنی ڕەفتاری بێ بە پێی ئەو حاڵەتە ئەو نەخۆشیە کە تووشی بۆ لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ. بۆیە ناتوانین بە کۆی گشتی بڵین زانستی دەروونزانی بە گشتی ئەکرێ گرنگێکی بەرچاوی هەبێ لە کۆمەلگەیە و بە تایبەتیش زانستی دەروونزانی کلینیکی بە تایبەت لە لەو کۆمەلگایانەی کە داهاتیانە پێناڵن کۆمەلگا داهاتیانە نزمیان مامناوەندە. لەو کۆمەلگانە لەبەر خزمەتگوزاریەکان کەمترن لەبەر هۆشیاری دەرونی کەمترە و خەڵک پەناباتە بەر هەنێک کەس کە بازرگانی بە ئاینەوە ئەکەن و ئەمە ژواکە چارەسەری زانستی وەرنەگرن و لێکدانەوەی سەر و سروشتی بۆ حاڵەتەکان بکەن. بۆیە هۆشیاری کەمە و ئامانجی سەرەکی پرۆژەکەی ئێمەش کە ئەمە سێم کتێبمانە زیادکردنی ئەو هۆشیارەیە کە ئەگەر کەسێک حاڵەتێکی دەرونیان گرفتێکی دەرونی هەبێت نەچێتە لای کەسێکی نازانستی چارەسەرێک وەربگرێت کە ئەکرێ وای لێ بکە خراپتر ببێ بەڵکو بتوانێت چارەسەری زانستی وەربگرێت. کەوایە هەوێنی نووسینی سێ زنجیرە کتێب تاوەکو ئێستا لە ڕووی سایکۆلۆژی و لەسەر بابەتی سایکۆلۆژیا بە شێوەی کشتی ئەوەیە کە تۆ ڕوبەڕووی چەند حاڵەتێک بوویتە تۆ لە بەری بەڕستان هەر توێژەری زانستی لەم بوارەیە یاخود گرنگە بۆ کۆمەلگای کوردی لە ئێستاە کتێبخانەی کوردی خاوەنی کۆمەڵی کتێبی لەم شێوەیە بێت بۆی کە خوێنەر سوودیان لێ وەربگرێت. طبعا لە هەردوو لایەنەکەەوە ئیباستان کە گرنگە ئێمە چکە خۆمان باگراوندی ئەکادیمیمان لە دەروونزانی کلینیکە بۆی بەرکەوتنمان بە بوارەکە هەیە و بەوەی لەناو بوارەکەی گوزارێ و بە تایبەتی لایەنی دەرونی تاچی کورد لەم سەردەمەی ئێستاە هەم ئەمەی و هەم ئەو لایەنەشی کە ئەمە تێبینیەوە کەین کە زانستی دەروونزانی لە ئاستێکی پێویستانیە لە ناو کۆمەلگای ئێمەیە و خەڵکی بە شێوەیەکی گشتی معریفەیەکی باشیان نییە لە سەرم زانستەوە هۆشیارێکی پێویستیان نییە. بۆی ئەمەش ئامانجمان لەوە بوو کە لە ڕێی ئەم کتێبەوە وا بکەین خەڵکی تا ڕادەیەک ئەگەر بکرێت هۆشیاریان بەرز بێتەوە و عادەتەن هۆشیاریش لە ڕێی نووسین و قسەکردنەوە عادەتەن بەرز دەبێتەوە کە لێرەیە ئەمە تەرکیزمان قستیۆتە سەر نووسینەکە بۆ یەگەر کەسێک سەرچاوێکی زانستی ویست لە کتێبخانی کوردیا دەستی بکە بە تایبەت کەمە یەکەم پرۆژێ لە بواری دەروونزانی کلینیکە لە هەموو کوردستانەکە بە شێوەیەکی زانستی کار لەسەر ئەو بابەتانە. باشە بابەتەکە ئەتوانرا لە کتێبە جێبکرێتەوە یاخود ئەمە چەندین بابەتی جیاوازە و لە چەندین زنجیرە کتێبە ئێوە هەر جارە و باس لە بابەتی گرنگی سایکۆلۆژیاکەن. طبعا بۆ شێوەی دووەمەکە باستان کرد دیارە کۆمەڵی بابەت و تێڕوانینی جیاواز هەیە لە زانستی دەروونزانی کلینیکە
بۆی ئێمەوە بە باشمانزانی سەرەتا لە کتێبی یەکەما بە شێوەیەکی گشتی باسی ئەو بکەین نەخۆشی دەرونی چییە؟ چەند بابەتێکی جیاواز کە زیاد لە 10 بۆ 12 بابەتی تیادا بوو و دواتر لە کتێبەکانی ترا بچینە سەرجۆری نەخۆشیە دەرونیەکان چکە کە ماڵی نەخۆشی دەرونی تەنها یەک شت نییە کۆمەڵی گروپی جیاوازی زۆری نەخۆشی دەرونیمان هەیە و لە کتێبی دووەمە ئەمە باسی وەسواسیمان کرد وەسواسی ئەو نەخۆشیانی کە پەیوەندی دارن پێوەی کە بەتابەتی وەسواسی پاکردنەوە کرێ لە ناو خەڵکیێمە زۆر بڵاو بێ و لە کتێبی سێمان پێمان وا بوو دڵەڕاوچێ ئەکرێت لە پاکردنەوە چی بوو؟ وەسواسی شت پاکردنەوە عادەتەن ماڵی پاک و جێگی کارکردن و بۆ شێوەیە؟ یعنی بە شێوەیە کەوای لێ دێ لە حاڵەتی ئەسایی دەرەچێت کەسەکە بەردەوام لاوانێ لە ڕژەکە چەند خەڵکانێکی زۆر هەنوە بەڵێ بزەوت بۆیە چوومە سەر ئەو بابەتە چکە خەڵکانێکی زۆر هەن بەو شێوەیەن کەواتە با لێرە دەرفەتە بێ پرسیاری ئەو بکەم کێن ئەو کەسانی کە ئەچێتە ئەو بابی ئەو حاڵەتەوە کە ئیتر وەکو نەخۆشێکی دەرونی دێت طبعا بۆ تەشخیصکردنی ئێمە لە زۆرێک لە خانمان ئێستا بینەری ئێمە بە تایبەتیش ئەڵێم خانمان لە بەرێ ئەوان زۆر حەزیان بە پاکردنەوە و بابەتانە خۆمانیێکی لەوانە زام لە چ حاڵەتێکا بێت دەرونی کاوانێ بەشێکمان ئێستا حاڵاتی دەرونیوان هەبێ بۆ بابەتە بەڵێ طبعا خۆی بۆ لە خانمانە زۆرتر بەربڵاو لە کۆمەلگای ئەمە کرێ هۆکارەکە بێت کە عادەتەن بە شێوەیەکی گشتی خانمان لە کۆمەلگای ئێمە ڕۆڵێکی تەقلیدی مەینیان هەیە هەرچەنە مێستا لە گۆڕانکاریایە تا ڕادەیەک بەڵام هێشتاکە ئەرکی ماڵەوە زیاتر لەسەر ڕەگەزی مەینەیە بۆیە لەم حاڵەتەیە وە کۆمەلگای کوردیش لە شێوە تەقلیدیەکەیە پاداشتی بەردەوام پاداشتی واکە کە کەسێک ماڵەکەی پاک بێ بۆ نمونە خەڵکی بەتابەتی جیلەکانی پێش و بەلا گرنگ نیم کەسە معریفەتی چۆنە خوێنی چۆنە ئیشی چۆنە هیچ بە هەموو حکمێکی ینی بە حکمی ئەم کەسە لەسەر چی ئەدرێت لەسەر ئەیە ماڵەکەی پاکەیاننا ئەگەر ماڵەکەی پاک بێ ژنێکی باش ئەگەر ماڵەکەی ئەم بەم تۆڕوانێنە تەقلیدیە نائەقلانیە زۆر بەربڵاومەش تەئسیری نەرێنیە کاتە سەری لە چ کاتێکە ئەما بێ بە نەخۆشی دەرونی وەکو پێشتیش باسم کرد پێویستەکە کەسە سەردانی پزیشک بە هەڵسەنگانی بۆ بکرێت ئەمجا چارەسەر دیاری بکرێت تەشخیص بکرێت ئەم حاڵەتەی هەیە بەڵام ئەتوانین بڵین بە گشتی کەسێک کە لە ڕۆژێکە زیاد لە چەند سەعاتێک خەریک بک بەم پاکردنەوەیەوە و بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەم شتە پاک نەکاتەوە قەلەقی بۆ دروست بێت ترسی بۆ دروست بێت بۆی ئەم ترس و قەلەقیەکەم کاتەوە چیە کات ڕفتارێک ئەنجام بەدا کە ڕفتاری پاکردنەوەیە بۆی ئەگەر کاتێکی زۆر بگرێت لە ڕۆژی کەسەکەیەوە بەردەوام لە مێشکیا بێت بەردەوام بیری لێ بکاتەوە چکە دوو ئاستمان هەیە یەکەم ئاست پێڵێن بیری وەسواسی بیری وەسواسیەوەی کە کەسەکە بیرەکاتەوە من ماڵەکەم پیسە ئەگەر ماڵەکەم پیس بێ لەوانەیە نەخۆش بکەم لەوانەیە مناڵەکەم شتێکیان لێ بێ لەوانەیە حکومم بەسەرا بدرێت لەوانەیە بڵێن ئەمە ژنێکی باش نییە ئەمە ترس و قەلەقی کادورسەکە بۆی ترس و قەلەقیەکەی کەم کاتەوە چیەکات دێت بەردەوام ماڵەکەی پاکاتەوە بەردەوام ماڵەکەی پاکاتەوە ئەمەش خۆی خۆیان گرفتێک بەڵێ لە هەنێ حاڵەت بۆی ئەو پرسیارم کردکە بێگوماوتم با دەرفەتێک بێ لەوانەیە خانمانێکی زۆر بینەری ئێمە بن لەوانەیە سوود لەم کتێبە وەربگرن کتێبی دووەمەوە کتێبی دووەمێت باشە کاتە توان سوود لە تاوی زنجیرە کتێبەکان وەربن بە تایبەتی ئەو کەسانی کە ئەم کێشە و گرفتیان هەیە بە تایبەتیش خانمان کە وەکو خۆت ئاماژەت بە زۆرێک لەو بابەتانە کرد کازیاری بە پرسیاری ئەوە بکەم ئەم زنجیرە کتێبە بە دوواداچوون و نووسینی بەڕێستا یاخود بۆ بڵێن هەندێک لە بابەتەکان سوود لە هەندێک سەرچاوی جیهانی با بڵێم بە بەشێک لە زمانە جیاوازەکان نەکتەنها بڵێم کە وەرت گێڕابێتن بەڵکو زۆر کاتەیە نووسەر هەندێک جار بابەتێک ئەخوێنێتەوە لەوەوە هەوێنی چەندی نووسینی تری بۆ دروست ئەبێ ئەم کتێبە بەم شێوەیە بۆ یاخۆ تەواوی ئەو بابەتانە تەجروبەی خۆتن لەگەڵ ئەو کەسانی کە بینیت پرسیارێکی جوانەوە چکە تێکەڵیەک هەیە لەم بابەتە لە لای خەڵکی ئەمە واستەکان زۆربەی کەس پێی وایە کە نووسینەوەی تۆ بێ هەموو شتێکی خۆت بینوسی بەڵام ئێمە بێت جیاوازێ بکەین نێوان نووسینی ئەدەبی و نووسینی زانستی ڕاست ئەگەر کەسێک نووسینێکی زانستی بنووسێت سەرچاوە بەکارنێنێت ئەم نووسینە لە هیچ شوێنێک بە زانستی داناڕێت چکە تۆ ئەبێت کە نووسینی زانستیەکەی کە توێژینەوەکەی گەکە ماستەر نامە دکتۆر نامە کۆمەڵێک سەرچاوە خوێنی تۆ ئەم سەرچاوانە بەکارێنین و شتێکی بۆ ئیزافە ئەەکەیت بۆ ئێمە لەم کتێبەیە هەر بابەتە و کەسێک نووسیوێتی و بەگشتی زۆربەی بابەتەکان نووسینە و هەر کتێبە دو سێ وەرگێڕانی تایە نووسینەکانە لانی کەم ئێمە وەکو قانون وەکو یاسادامان ناوە کە لانی کەمە بێ پێم سەرچاوە بەکار هاتبێ لەم کتێبانەیە لەم کتێبەیە سەر و سەد سەرچاوە بەکار هاتووە بۆ نووسینی هەموو بابەتەکان کاتە بەشێک لەو سەرچاوانی کە ئێوە وەرتان گرتووە ئەتوانم بڵێم کە
توێژینەوەن خۆیان لەلایەن کەسانی پسپۆرۆ کاری لەسەر کرا و دواتر ئێوە توانیوتانان لەو کتێبەکە سوودی لەوەرگرن؟ ئێمە سێ ئاستی سەرچاومان بەکارهێنەوە زۆرترین ئاست توێژینەوەی زانستیە توێژینەوەیکی زانستیش کە لە گۆڤارە زانستیە جیهانیەکانە بڵاو بکرێتەوە نەک توێژینەوەیکی چوزام لە سایتێکا بڵاو کرێتەوە لە شوێنێکا کە ئەمە بە زانستی دانادرێت بە لە گۆڤارێکی زانستی متمانە پێکراوە بڵاو کرابێتەوە. بەشی دووەم ئەو تێکسبوک و کتێبە زانستیانن کە دیسانەوە لەلایەن شوێنێکی متمانە پێکراوە بڵاو کراونەوە لە هەنێ شوێناوکو منهەجە خوێنرێت. بەشی سێمیش هەندێک سایتمان بەکارهێناوە سایتی ڕێکخرا و کۆمەڵە دەرونیەکانی دنیا کە ئەمانەش دیسانەوە سایتی جێمەتمانە چکە ئێستا ئینتەرنێت وەلاتۆ بەڕاستی هەموو زانیارێکی تیا زۆر قورسەت باش لە خراپجیاکەیتەوە بۆیە لە بەکارهێنانی سایتە تۆزێ حەزەرمان کرد و کەمتر بەکارمان هێناوە. بە هیوای بەردەوامیتان پێم وا بێت کە ئێستا لە ئێستا ئامادەکاریەکەن بۆ پرۆژەیەکی نوێ پێم خۆشە بزانمەوە پرۆژەیە نوێ چێکاک دیارە. بەڵام ڕۆ دیارە پرۆژەکەمان لە ناوەندی ڕەهەند ڕاگەیاند کە هەر چاپ و بڵاوکردنەوەی کتێبی سایکۆلۆجیاش لەسەر ئەوانە. تەبەن تێبینی ئەومان کردبوو کەسانی کەم کتێبیان خوێندەوە زۆر بەیجار ئامد باشەوەکەی ئەمە حاڵەتەکەی چارەسەرەکە چییە؟ لە زۆربەی حاڵەتەکانی شا بەهۆی ئەوەی ئێمە کاربەندی دەرونی و کەسی پسپۆرمان کەمە نەمانەتوانی یان قرس بوو کەسێکی پرۆفیشنال بدۆزیتەوە سیقەی پێ بکەیت و جێی متمانە بێت و ئەم کەسەی بنێری بۆ لای تا چارەسەر وەربگرێت. ئەمە لایەنێکیان لایەنێکی تریشان ئەوەیە سیستەمی تەندروستی ئێمە لە وڵاتی ئێمە زۆر کێشەی تایە ینی ئەکرە بڵین لێوان لێوە لە کێشە و خەڵکی ئێمە بیمەی تەندروستی نییە کە چارەسەر بەبێ بەرامبەر وەربگرێت. بۆ کەسێک قرسە ئەگەر چارەسەری دەرونی وەربرێ هەموو هەفتەیە بڕێکی دیاریکرا و پارە بدا بە چارەسەرێک. بۆیە من لە شوێنی ئیشەکەی خۆم تێبینیمە کرد زۆربەیانەی هاتن بۆ چارەسەر و ئەمانەوە کەسانە بوون کە ئەستی داراییان لەسەرەوە بوو ینی چینێک کاسی دارایی بەرزە ئەوانی مامناوەند و نزم بوو زۆر بەکەمی ئەمانەوە. بۆیە متمان ئەگەر کەسێک ینی بیرمان لەو کردو ئەگەر کەسێک هەم کەسی پرۆفیشناڵمان نەبێ نتوانانی بینێنی بۆ لای دووەمیش هەم نتوانێت لە ڕووی مادیەوە تێکی ئەم چارەسەرە وەربگرێت کەواتە ڕێگایەکی کورت و خێرا ئەوەیە کە کتێبی زانستی هەبێت بۆی ئەم کەسە بتوانێت خۆی یارمەتی خۆی بۆیە کتێبەکان وەرگێڕانە بنت و زنجیرێ کتێب یارمەتیدانی خوددا بێت کە کەسەکە ئەی خوێنێتەوە تەنها وەژنی ڕێنمایی بکات تەکنیکی تایە هەرچەند ئەمە بەدیل نییە بۆ چارەسەری زانستی بەڵام لە هەنێک کاتە کە کەسێکی پرۆفیشناڵ نەبێ وەکۆم ڕۆژ لە کۆڕەکە باسمان کرد بەڵێ ینی تۆ چارەسەر وەرنەگری باشترە لەوەی لە کەلای کەسێکی نەشارە زاوەری بگری. سپاس بۆ بەڕێز دیاری سابر توێژەری زانستی و هەروەهایەکی لەو کەسانی کە توانیویانە لەسەر بابەتی سایکۆلۆژیا وەروەها نەخۆشیە دەرونیەکان چەندین زنجیرە کتێب بنووسن و پێشکەش با کتێبخانەی کوردی بکەن. سپاس بۆ بەرەدە دووبارە بەخێر بێی.